مەراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وزەی ئەتۆم و بەرنامەی ناوەکی یاخود بەرنامەی ئەتۆمی ئێران دەکەین قسە لەسەرەوە دەکەین وزەی ئەتۆم چییە و بۆچی بەکاردێت ئەوڵاتانە کامان کە خاوەن چەکی ئەتۆمی بۆ چەندێک وڵات چەکی ئەتۆمی هەیە و ڕێگە نادری هەندێک وڵات چەکی ئەتۆمی هەبێت و ئایا بەرنامەی ئەتۆمی ئێران گەشتۆتە واستەی کە بتوانێت بۆمبی ئەتۆمی دروست بات یاخود ئێستا قسە لەسەرەوە دەکرێت کە ئەمریکا و ئیسرائیل لایەنەوەی ئۆپەراسیۆنێک ئەنجام بدەن بۆ بردننی پیتاندنی یۆرانیوم ئایا دەتوانرێت ئەمە بکرێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد مامۆستایی زانکۆ قسە لێستا دەکەین کاوتۆر بەخێر سوپاسیان سوپاس دەکەین بەلۆی بچین سەر بەرنامەی ئەتۆمی ئێران ئەگەر ناسانێکی وزەی ئەتۆممان بۆ بکەین وزەی ئەتۆم چییە لە چ بوارێکدا بەکاردێت بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تاوان پێش هەموو شتێک ئێمە پێویستە بزانین وزە خۆی چییە وزە بە شێو کلاسیکەکەی بریتە لە ئەو هۆکارەی یاخود بریتە لە توانای کردنی ئیش هەر کاتێک تۆ توانای کردنی ئیشت هەبوواتە وزە وجودی هەیە وزەی ئەتۆم تەمان مادە پێک هاتووە لە کۆمەڵێک گەردیلە هەموو مادەیەک لە ئەتۆم پێک هاتووە هەر گۆڕانکاریەک لە ئەلکترۆنەکانی بەرجی دەرەوە کە ڕوئەیات ئەبێتە هۆی دروستبوونی سووتاندن ئەبێتە هۆی ئەو گۆڕانکاری چیمیانی کە ڕۆژانە ئەیبینین لە سووتاندن و لە وەرگرتنی وزەی ئاسایی و تەنانەت تێکچوونی سێوێک کە تێکەچێەوە هەمووی لە ئەنجامی ئەو گۆڕانکاریە کە لە بۆندە کیمیایەکانە ڕوئەدا نیشتێکی ئاساییە بەڵام هەر کاتێک گۆڕانکاری لە پێکهاتەی ناوچی مادەیە ڕوویە کە ناوکی مادە پێک هاتووە لە پرۆتۆن و نیوترۆن ئیتر بە کردبوونی ناوکەکە بێت یاخود دوو ناوکی جیاواز یان دوو ناوکی یەک بگرێ و پێکێنانی ناوچیشی نوێ ئەمە ئەم دوو جۆرە کە پێی ئەوترێ ناوکە یەکبوون و ناوکە کردبوون وزەیەکی زۆر دەرئەپەڕێنێت و پێی ئەوترێ وزەی ناوکی یاخود وزەی ئەتۆمی کەواتە وزەی ئەتۆم بریتێ لەو گۆڕانکاری کە لە ناوچی مادەکانە ڕوئەیات تەبەن بەکارهێنانیشی زۆر زۆرە ئاستەکەی تەبەن ملیۆنەها جار گەورەترە لە وزەیی کە لە ئەلکترۆنەکانە ڕوایە چونکە ئەو وزەیی کە ئەلکترۆن بە ناوکە و بەسراوتەوە چەند ئەلکترۆن ڤۆڵتێکە بەڵام بەستنی ناوکە بڵێن پرۆتۆنەکان لە ناو ناوکە بە مێگایە یان زۆر بەرزە لەبەر ئەوە بەکارهێنانەکانیشی زۆر کاریگەرە لەوانە بەکارهێنرێ بۆ بواری پزیشکی چۆن بواری پزیشکی بۆ لە ناوبردننی خانە شێرپەنجەیەکان بەکارهێنرێ بەکارهێنرێ بۆ تەنان بۆ هەندێک جار بۆ تەشخیصیش ینی نەک خۆی وزەکە ئێستا ئەوەی کە ڕسمی پێگرن ئێمەڕایەکان ئەوەش تقریبن جۆرێکە لە تقنی هەر سیفەتێک لە سیفەتەکانی ناوکی هایدرۆژین بەکارهێنرێ بۆ ئەوەی کە تۆ ڕسمی ورد و دەقیقی شانەکانی لەشی مرۆڤ بگرێ بەڵام ئەوەی کە ڕاستەوخۆ تیشک بەکارهێنرێ بۆ کانسەر واتە لە نەخۆشە شێرپەنجەیەکانە بەکارهێنرێ هەروەها بەکارهێنرێ بۆ بەرهێمێنانی وزەی کارەبا لە زۆر بوارە دەوان بە وزەیەکی پاشی مەترسیدار ناوەبرێ هەروەها بەکارهێنرێ بۆ لانی شەڕ و جەنگ و ئەوانە هەنگاوێکی تر هەیە کە ئێمە تەمەن لە کوردستانە هەمانە ئەوەش بەکارهێنرێ بۆ بەحث و یاخود وەکو لە کۆڵینەوە بەکارهێنرێ لە بەشەکان بەڵێ لە بەشەکانی ینی لە بەشەکانی فیزیا لە زانکۆکانی کوردستان بەڵێ سۆرسەکان هەیە سەرچاوەکان هەیە بەکارهێنرێ وەکو بۆ لێکۆڵینەوە وەکو هەر تاقیگەیەک لە تاقیگەکانی فیزیا لە کۆلێژەکانی زانستە هەوسم چ مادەیەکە ینی مادەی مادە تیشکاوەریەکان بەڵێ مادە تیشکاوەریەکان بەکارهێنرێ بەس بە ڕێژەیەشی کەم تاوان کەپسولەیت کراوە لەژێر ڕێنمایی وزەی
ئاژانسی وزەی ئەتۆمیە هاتوچۆ بەم سۆرسانە کراوە لە سەردەمی پێش لە سەردەمی کۆنا سەردەمی باسیشە هاتووە و لە سەردەمی دوای ڕوخانی باسیش هەر هەیە بەکارەهێنرێ و لە تاقیگەکانە خوێنکارانی ئێمە بەکاری هێنن بۆ لێکۆڵینەوە و تەوان بۆ کاروباری مەسەن ژینگەیی بەکارهێنرێ چەندکاڵوانش بەکاردێنرێ بێگومان بڵین وزەی ئەتۆمیە بۆ ئەو بەکاردی بەڵێ بەکارهێنرێ بۆ مەسەرەن دیاریکردنی پیسبوونی خاک بەکارهێنرێ چەند بەحسێک زۆر بەحث کراوەتەوە لە کوردستانی خۆمانە بۆ دیاریکردنی ئاستی چالاکی تیشکاوەچیەکان لە خۆڵ لە ئاو لە هەوا لە شاخەکان بەکارەهێنرێ بۆ ئەوەی کە بزانێ ئاستی پیسبوونی تیشکاوەکی چەندێکە ینی رادیۆکتیڤیتیەکە یان بڵێن ئەو تیشکە زیان مندانی کە هەیە بۆ کارەبا ئەنی کارەبایەکی زۆر دەدای ئێمە نیمانە لە کوردستان بەڵام لە وڵاتانی تر تەوان بە شێویشی بەرفراوان بەکارەهێنرێ بۆ دروستکردنی وزەیەکی پاچی کارەبا بەڵام تەمەن بە شێوەیەکی وریاتەوەن بەکارهێنرێ ینی بڵێن مەترسیدارە چونکە ینی بۆ بەکارێنانی بۆ کارەباش مەترسیدارە خۆی وەکو وزەکە وزەیەکی پاکی پێوترێ بۆ چونکە تۆ کاتێک کە گاز بەکارهێنیان نەوت بەکارهێنی دوانۆکسیدی کاربۆن خەیتە ناو ژینگەوە و پیسبوونی ژینگە زیاکی بەڵام وزەی ناوەکی یان بڵێن ئەتۆمی کاتێک کە بەکاری یەهێنی هیچ بە کاربۆنێک دوانۆکسیدێکی کاربۆن ناکەیتە ناو ژینگەوە واتە پاکە بەڵام دروستکردنی یاخود ڕیاکتەرەکان ئەو شوێنانەی کە تایبەتە بۆ دروستکردنی کارەبا کە پێوترێ مەفاعیل نەوەویەکان کە زۆر بە وریاییەوە دروستەکرێت ئەبێ تەسریبات یاخود لێچوونی تیشکاوەکی بە تەواوەتی لە 100% پارێزراوە بێت چونکە چواردەورەکەی تووشی زەرەرێکی زۆرە بێ ئەگەر هاتوو لێچوونێکی تیشکی هەبێت بۆیە پێڵێن وزەیەکی پاک واتە دەراویشتەکەی پاکە کارەبایەکی پاکە بۆ دروستەکە بە بێ دوانۆکسیدی کاربۆن بەڵام مەترسیدارە چونکە هەر لێچوونێک هەبێ ئەبێتە هۆی ئەوەی کە چواردەورەکەی تووشی زەرەرێکی گەورە بێت باش بەس بڵین یۆرانیۆمەکە مادەی خاوە دەگۆڕدرێت بۆ وزەی ئەتۆمی بەڵێ ئەوەی کە بەکارەهێنرێ ئەوەی کە بەکارهێنرێ ئێمە تیشک بە ئوتمان دوو جۆر ینی شێوازە توانین وزەی ئەتۆمی یەکێکیان یان ئەوەتان ناوکە کردبوونە یان ناوکە فیوژنی پێوتەوە تا دوان بەسەریەکە توێنەوە یان بڵین ناوکە یەکبوونی پێوترێ ناوکە کردبوون عادەتەن دەرەنجامەکانی مەوادی تیشکاوەکیە ینی ئەو مادانەی کە دروستە بێت چالاکی تیشکیان هەیە کە ئەبێت زەرەر بۆ مرۆڤ باش بەڵام لە ناوکە یەکبوونە کە هەتا ئێستا بەحسەکان بەردەوامە ئەمە پاکترە بەڵام وزەکەی زۆر زۆر گەورەترە هەتا ئێستا لە بەحس و لێکۆڵینەوەیە بۆ ئەوەی کە ناوکە یەکبوون بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە وزەیەکی زۆر زیاتر پیا بکرێ بە بێەوەی کە ئەو زەررانی کە لە ناوکە پەرتبوونا هەیە کە یۆرانی بەزێمە لە کوردستان وەکو مادەی خاو یۆرانیوم هەیە لە کوردستان وەکو مادەی خاو ئێمە نیمانە بەڵام لە ناو شاخەکانە لە ناو بەردەکانە بە شێوەیەکی لە سروشتی لە هەموو وڵاتەکانە هەیە لەسەر زەویە بە شێوەیەکی بەرفراوان هەیە یۆرانیومی پێڵێن هەر یۆرانی ئۆکسیدی یۆرانیوم بە شێوی ئۆکسید هەر لە شێوی چیە بەرد لە ناو بەردا لە ناو خۆڵان ناو خاکە هەیە و جیاکرێتەوە وەکو چۆن تۆ هەندێک بەردت هەیە کالیسیۆمی زۆرە هەندێک بەردی هەیە ئاسنیتیایە هەندێک بەردیش هەیە
بڕێکی زیاتر لە یۆرانیۆمی تایە کە ئاسانتر دەتوانێت و یۆرانیۆمە لە یۆرانیۆمە بۆی کە بگۆڕی بەوزەیە تۆم پێویستی بە وێزگە و زانست و زۆر کارێکی زۆر زۆری ئەوێت هەر لە سەرتاوە تۆ بێ ئەم بەردەبێنیت دوای ئەوەی کە تەمەەن وردەکرێ یۆرانیۆمەکە ئەتوانرێت جیا بکرێتەوە بەڵام لەو مەترسیدا یان بڵێم قورستر ئەوەیە ئێمە دوو جۆر یۆرانیۆممان هەیە یۆرانیۆمی 238مان هەیە کە ئایزۆتۆپێکا بڵین زرتوخمە بەڵێن هەردووکیان یۆرانیۆمی پێوترێت بەس پیانەوتێ زرتوخم چونکە یۆرانیۆم چەند نەوعێکی هەیە دوانی سەرەکی لە سروشتا هەن 238مان هەیە و 235مان هەیە 238ەکە تقریبەن لە 93 لە سەدی ئەو بەردەیان ئەو خاکەی کە وەرەگیرێت ئەو یۆرانیۆمی کە لە سروشتا وەریەگری یۆرانیۆمیشی 238 کە ئەوە بەکار نایەت بۆ بەکارهێنانی پەیداکردنی وزەی ئەتۆم 238ەکە بەکار نایەت بێت چی بکرێ لە سەتا ئەوی ترکە ئەمێنێتەوە 235 ئەفۆن لە سەدا پوینت حوت لەو 238 عفو 99.3 ئەو هینێ لە سەدا 99.3 ئەوتیان لە سەدا پوینت حوتە 235 یعنی لە 1000 چیلۆ کە دەرەهێنرێ بە 1000 چیلۆ کە دەرەهێنرێ ئەم هەزارە تەنیا 7 کیلۆی 235ەکەیە کە بەکاردێ بۆ زێتۆمی تۆ عادەتەن 10,000 چیلۆ اینجا 70 چیلۆ توانی بەکار 10,000 چیلۆ لە یۆرانیۆم کە لە سروشتا جای ئەکەیتە و دەری ئەهێنی ئەوەی کە بەکەڵەگیت بۆ وێزگە ناوچیەکان تەنیا لە 10,000 چیلۆیە 70 چیلۆی سوودی لە وەرەگیرێت باش بەس وەکو لە سەدا پوینت 70 وەکو جۆرەکانی وزەیە تۆم جۆری زۆرە وەکو بۆم بێ وەکو نەزام چەک بێ چۆناوە ئەوە بۆ دروستکردنی چەک و چۆڵ تەبەن تقنیات ئێستا زۆر بەرەو پێشەڕوە بەڵام ئەوەی کە ئێستا بەکارهێنرێ و دیارە لە ینی لە ناوەندە زانستیەکانە تەنیا بەکارهێنانی ناوکەیەک بوونە زائیدەن ئافۆ ناوکە لەتبوونەوەتە یۆرانیۆم بەکارێنێ بەڵام بۆمبی هایدرۆژینیش هەیە بۆمبی ئەتۆمی هەیە بۆمبی هایدرۆژینی شەیە طبعاً بۆمبی ئەتۆمیەکرێ بە دوو بەشەوە بۆم ئەوەی کە بە یۆرانیۆم دروستەکرێ زائیدەن بۆمبی هایدرۆژینیش بۆم بە هایدرۆژینەکە بە تەکنەلۆژیا یاخود بەوە ئیشەکە کە ناوکەیەک بوون واتە چەند هایدرۆژینێک 4 هایدرۆژین 1 هیلیۆم دروستەکە ئەمە وزەیەکی زۆر زۆر گەورەتری هەیە لە یۆرانیۆمەکە بۆمبی هایدرۆژینی عادەتەن این بۆم بەسی سەربازیش بەکاردێ ئەوە کاڵی بۆمبی عنی چی بۆمبی با بڵین ناوکە کرد بوونەکە بەکارهێنرێ بۆ تەقاندنەوەی بۆمبە یەکبوونەکە یعنی بێت قەنێکی وا بێت ئیتریان هەندێک باز لەوەکەن ئەتوانێت بە لەیزەریش بکرێت لەیزەرێکی زۆر بەقووەت هایدرۆژینەکە بخرێتە پرێشەر بکرێ بەڵام یەکێک لەوتی قەنیانی کە بەکارهێنێ بۆمبێکی بەکارهێنێ بۆمبێکی یۆرانیۆم بەکارهێنێ بۆ تەقاندنەوەی بۆمبێکی هایدرۆژینی یعنی تۆ هایدرۆژینەکە لە ناو بۆمبە یۆرانیۆمەکەیە بە شێوێکی گشتی یعنی ئەوەی کە هەیە ئێمە چەکی ئەتۆمی دوو جۆرمان هەیە بەشێکیان پشت ئەبەستێ بە ناوکە کردبوون واتە کردبوون یۆرانیۆم بەشێکی تریشان پشتە بەستێ بە ینی لە هەنگاوی ئەخیرە پشتە بەستێ بە ناوکە یەکبوونی هایدرۆژین کە پێڵێن بۆمبی هایدرۆژینی کە ئەوە زۆر وێران کردترە زۆر زۆر بەهێزە کە یعنی تا ئێستا بەکارهاتوو بڵێن لە شوێنێک بۆمبی هایدرۆژین چەکی ئەتۆمی بەڵێ چەکی ئەتۆمی بۆ تاقیکردنەوە پێش ئەوەی کە تەمەن باسی ئەوە کرد چەند وڵات هەیە چەند وڵاتێتی 9 وڵات تقریبا هەیەە وڵات بەڵێ
ئەمریکا، رووسیا، فەڕەنسا و چین و پاکستان هەیەە، فەڕەنسا و بریتانیا لەگەڵ کۆریای باکوور، ئیسرائیل خۆی وەکو خۆی ناڵێ هەمە ناژڵێ نیمە، بەس هەمووشمان ئەزانی کە هەیەی، یعنی وەکو ئەوەی کە من ئاگاداریش بم، هیچ منەظەمەیەکی ما بڵێن منظەمەی ئاژانسی وزەی ئەتۆم سەرپەرشتی ئەو نەشاتە نەوەی ئەوان ناکات، چکوان اعتراف ناکەن کە هەیەە، بەڵام ئەشزانڕێکە هەیە. باش بەس ئەوە نوڵات بوو چی یاساگرێک خستو بۆ نمونە لە زیاتر لە ١٩ وڵات نوڵات هەیە بێ بە وڵاتەکانی تر مافیان نەبێ چەکی ئەتۆمیان هەبێ. طبعا ئەو یاسانەی کە منەظەمات عادەتەن دایئەنێن سەرکەوتوەکانی دوای حربی عالەمی نووسیوانێتەوە و سەرپەرشتی یەکەن. دوای جەنگی دووەمی جیهانی دوای جەنگی دووەمی جیهانی ئەو هێزانی کە سەرکەوتوو بوون کۆمەڵێک هێڵی ڕاستی و چەپیان کێشاوە بۆ ئەم منەظەمانە کە لە ناوڕۆکەشتی جوانێ تۆ سێری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم کە هیچی زۆر جوانی تێڵ ئێمە مەبەستمانەوەی کە ئەم تقنیە نچکەوێتە دەستی خراپەکاران، ئێمە ئەمانەوێت مەسەرەن ئەوانی کە بەکاری هێن بۆ بابەتە سلمیەکان ئێمە گایدیانەکەین واتە ڕێنماییانەکەین، مەسەرەن پێ نیشتەکان جوانن وەکوهین، بەڵام لە کۆتاییە سیاستێک بەڕێوەیە بعد وا پیشانی ئەدا کە بۆی کە نەکەوێتە دەستی خەڵکانێک کە یان بڵێن ئەوانی کە پیانەوتە تیرۆریستیان بکەوێتە دەستی کۆمەڵێک کەس کە بە بەرپرسیارەتیەوە ئیشی لەسەر نەکەن، کۆمەڵێک شدانراوەچێک لەوانە ئیتفاقیەک هەیە بۆ دژایەتیکردنی بڵاوبوونەوەی چەکە کۆکوژەکان، کە چەکە کۆکوژەکان تەوان هەر نەوەوی نییە، هەر نیوکلێر بۆمب نییە، بەڵکو کیمیایی شەگرێتەوە و چەکە بایۆلۆجیەکانی شەگرێتەوە. ئەوانە زۆر وڵات کە یەکێک لەوانە خۆی خودی ئێران لە ساڵی ئەگەر هەڵە نەبم لە سەردەمی با بڵێن پاشایەتیان پێش ئینقلاب پێش شۆڕشی کۆماری ئیسلامی ئیتفاقی کردووە کە ینی چۆتە ژێر ئەو بەندەوە کە بە هیچ شێوەیەک چەکی کۆکوش هین نکات بە تەبەنی نەکات دروستی نکات، ینی ئەو ئیتفاقی هەیە وەکو پرۆتۆکۆڵ. بەڵام طبعا دوای هاتنی کۆماری ئیسلامی ئێران طبعا هەر لە سەردەمی ئیمام خومینیە ئەوە قەناعەتیان وا بوو کە ئەم چەکە کۆکوژانە هەر ئەسڵن لەگەڵ شەریعەتە ناگونجێ، بۆیە بە فتوا دژایەتیان کردووە، فتوایان هەیە کە بۆیە لە دوای هاتنی کۆماری ئیسلامیەوە هەتا وەکو نەوەتەکانیش ئەگەر سێری بکە هیچ چالاکیی ئەتۆم نییە. لە دوای وەفاتی ئیمام خومینی وتر دەسەکرێ بە ئەو شتانی کە پێوترێ چالاکیە ناوچەکان و ئیتفاقەکرێ لەگەڵ رووسیا دوایی بۆ هەندێک چالاکی، واتە نەخشە کێشان ئایا ئەم دنیاە بۆچی من مافێکم هەبێ و تۆ نەدبێ، بەڕاستی ئەمە زلهێزەکان ئەمانەیە کێشاوە. ڕاستە وەکو شیعار جوانە، چونکە تۆ گەر هەموو وڵاتێک ئەوەی کە بەرپرسە و نای بەرپرسە ئەم چەکە کۆکوژەی بکەوێتە دەست، ئیتر چەکی بایۆلۆجی بێت یان چەکی کیمیایی بێت یان چەکی ئەتۆمی بێت، بەڕاستی ئەبێ بە فەوزە. مانەوەشێک ناپارێزیستە بۆ نۆکۆریای باکوور بۆیە تۆم خۆی نەپاراسووە. ئەکرێ هینێکی سیاسیە، من نازانم یعنی ئایا ئەو وڵاتانی کە چەکی ئەتۆمیان هەیە پارێزرێن لە هێزە دەرێ بڵێن وڵاتی تر ناوێریشیان بکەن سەروایە هێرشی ئەم کرد. ئەمە وەکو نەزەری ئەمە قسە ڕاستە، بەڵام ئایا ینی ئەمە نابێتەوەی ئەوەی کە حساری بخرێتە سەر گەلەکەی برسی بکرێ، ئایا خەتعی دیبلۆماسی بکرێ، ئایا چی بکرێت چی بکرێ، ینی ئەمانش بۆ خۆی دیبێتە ینی جێگای گفتوگۆیە. ئێمە ناتوانین بڵێن ئەسە من ئەمڕۆ ئێران بوو بە خاوەنی چەکی ئەتۆمیش، ئایا ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی بەردەمیان نەکرایەوە و
یعنی نەیتوانی چارەکی بازرگانیەکانی هەموو جیهان بگرێتەوە و لە بانکەکانی جیهانە بەسەربەستی شەکانی خۆی بکە وڵاتێکی یعنی تۆ فەقیر و هەژاری خاوەن تەکنۆلۆژیای ئەمە یعنی زۆر هین نییە زۆر لۆجیک نییە تۆ ئەگەر بڵێ هەر باهێزەکە هەبێت ئەبێت طبعاً لەسەر دوو ئاست ئیش کرێ ئەمە یەکەمیان پاراستنی ئەو بەرپرسیارەتیە کە نەکەوێتە دەستی هەموو کەسێک دووش بە شێوازێک بێ کە ئەو وڵاتانە لە سنووری یاسایە ئیشکەن بۆ نمونە ئەگەیان لە لێچوونی تیشکاوەکیەکان بێ بە شێوەیەکی ینی بە پێ ڕێنمایەکان ئیشکەن نەبێتە هۆی ئەوەی کە ژینگە پیسکە دینی سەرەوەی ئێران توانێت ئەوەیە چەکی ئەتۆمی دروستکە بەس وەکو بەکارهێنانی لە مێژوودا بەکاراتوە چەکی ئەتۆمی تاکە یەک وڵات بەکاری هێناوە ژیم ئەمریکا بەکاری هێناوە لەکوێ بەکاری هێناوە لە 1945 لە یابان بەکاری هێناوە لە تەمەنۆ مەشهورۆشیما و ناکازاکی کە بۆ هۆی لە ناوبردننی خەڵکیکی سڤیل باسی 210,000 کەس دەکرێت کە یانیان لەدەست بەڵێ هەنی خۆ ئەوە نییە تەنیا وێرانکاریەکە بۆ ئێستا بێ بەڵکو بۆ چەند سەدان ساڵ دوای خۆشی ئەو شوێنە بە نەهامەتی و بە تووشی گیرگرفتە بێ گیرگرفتی تیشکاوە چیە بێت بەزۆکو چەکی ئەتۆمی ئێران توانای هەیە چەکی ئەتۆمی دروست بکات یاخود گەیشتۆتە ئەو ڕادێ بە پێ و راپۆرتانی کە باز لەوە ئەکەن کە ئێران گەیشت بێتە هەنگاوی نابێ بەرە و پیتاندنی لە 1960 کەواتە لە هەنگاوی دروستکردنی بۆمبی ئەتۆمی نزیک بۆتەوە بەڵام دروستکردنی بۆمبی ئەتۆمی هەر ئەوە نییە تۆ تیقەنیەکەت لابێ بەڵکو بێ ئیرادە سیاسیەکەش هەبێیانێ بێ وڵاتەکە مەسەلەن ڕێبەوە بات یاسایەکی هەبێ با بڵین قرارێکی سیاسی ئەوێت هەرەوە نییە تەکنۆلۆژی چکە ئێسێمە زۆر شتی تری تەکنۆلۆژیمان هەیە وەکو مەسەلەن ئیستنساخی ئینسان و ینی کۆمەڵێک شت هەیە وەکو ئەخلاقیان ڕاگیرێت یان تۆ لە ڕووی سیاسی و پشتانە ڕاگیرێ بەڵام ئەوەی کە ئایا وەکو توانای هەیە گەرەوە بکات ئێران لەبەر ئەوەی کە پیتاندنەکەی سنتەرفیوجەکانی هەبوو وەگەیشت بووە لە 20ش و لە 20ش بەرەو لە 60 ڕۆشت بوو بە پێی ئەو راپۆرتانی کە بڵاو کرایەوە باشە کەواتە گەیشتن بە لە 90 کاتێکی زۆری نەئاویست ئەوەی کە ئاڵێن مەسەلەن هاڵێ هەفتەیەکی ماوە نازانم چەندێکی ماوە بگات ئەوە تەمەن ئێمە نازانین بیزەوەدە و قسەیە ڕاستە یا ڕاست نیە بەڵام ئەتوانین بڵێن نزیک بۆتەوە لەوەی کە ببێ بە خاوەنی بۆمبی ئەتۆمی بەڵێ ئەگەر ئەوە ڕاست بێ مەسەلە 1960ەکەی تێپەڕەن بێ ئەگەر بشێوێت پیتاندنی ئۆرانیوم هەیە بۆی توانای دروستکردنی بۆمبی ئەتۆمی هەبێ ئەبێ لە وەکوتمانە بێ تۆ نزیکەی 500 کیلۆگرام دەکرێت ینی ئێران هەی بێ یۆرانیوم پیتێنراو ئەوە لە چەندەها تەن یۆرانیۆمی ترەوە دەرەهێنێت ئەوە بەسەر ڕاستە خۆ دەرنەهێنراوە بەڵکو ئەمەلیەکی دوور درێژە بە تایبەتی کێشەکە لە چیە تۆ لە پۆینت حوتەکەەوە کە بەرزەکەیتەوە بۆ پۆینت 5 ئەمە قورسترین هەنگاوە ئەوە زۆر زۆری ئەوێ ئەجا لە پۆینت حوت و 6ەوە تا بەرزەکەیتەوە بۆ پیتاندن بۆ لە 120 بۆ دروستکردنی بۆ بواری نەخۆشی بڵین بۆ بواری پزیشکی و بۆ بواری ریسێرچ و ئەمانە کە ئەمانە هەنگاوێکی قورسن بەڵامی تر لە دوای ئەوەوە یعنی هەنگاوەکان وردە سریعترە بێت ینی بابڵێ وەکو ئەوە نابێت لە بیدایەتە هەرەوەندە گەیشتە ئەو لە 1960 ئیتر ئاسانە بەرەو یعنی وەکو ئاسان نا بەڵام یعنی ئەوەندەی نامێنێ بۆ ئەوەی کە بگاتە دروستکردنی چەکی ناوچی پێ دوای ئێران توانای نێوبیان خۆی نەوێت ئەو چەکەی بە ئەوکو لێکۆڵنەوەکی زان وەکو تێڕوانێکی زانستی ئەگەر لە 1960 تێپەڕان دەبێ من ینی نەر راپۆرتەکانی خۆیان ئەوە باسەکەن ینی با بڵین تەمەن ئەوانی شینیان هەیە ڕێکخراویان هەیە ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێرانیان هەیە کە لە ساڵی 1970 و دامەزراوە لەلایەن باڵێن ئەو کاتی سەردەمی شاوە دروست کراوە و تا ئێستش تەوان
تا 2005 ئەبزانم محەممەد ئیسلامیە سەلامی شتێکی وایە سەرپەرشتیەکە لە ئێستا لە 2026 بیزەوە نازانم سەرپەرشتی ئەگەر نانەوێ یاخود نانویست و یاخود توانای ئەوە زانست بێ لە ڕووی زانستیێزگە بێت دەستی کە بڵین توانای مرۆیی بێ ئەوەی کە ئەبینرێت سنتەرفیوژەکان هەیە ڕیاکتۆرەکان هەیە ئیمکانیەتی علمی و بەشەریش هەیە لەبەرەوە گەیشتن بەو ڕێژەیە و دروستکردنەکەی یعنی کات مەسلەی کاتە هەر کاتە و یعنی ئیتر ئەو وڵاتانش کە لەگەڵ یان هاوکاریەکەن وەکو سۆڤێت تەمە ئیتفاقی هەیە لەگەڵیانە بۆ دروستکردنی بوو شەهر ئەوان ئەگەر دامی بکەن زۆر نزیکە لەوەی کە بتوانێت بێ بخاوەنی تەکنۆلۆژیای ناوکی باش بەس ئێستا لە ئۆپراسسیۆنانە باز لەوە دەکرێت ئەندێک سەرەکەم گوایە ئەمریکا و ئیسرائیل بیانێ ئۆپراسسیۆنێ بکەن ئۆپراسسیۆنێکی بڵێن لە سنوورێکی کەمدا بۆی ئۆرانیۆمەکە ببن ئەوە دەکرێت ئەوە لە فلیمە ئەوە نییە بە شێوەی فیلمێک ئەکرێ بەڵام بەهین بەواقعی ئەمە جۆرێک لە فەنتازیایە فیلمە چونکە پێم وتی دروستکردنی یۆرانیۆمەکە یەک هەنگاو نییە تۆ بڵێ وڵای ئەمەم دروست کردوتەوە لێرە داێنن بەڵکو کۆمەڵێک هەنگاوە تۆ لە هەر هەنگاوێک پەیوەندی بە هەنگاوەکەی پێشخۆیەوە هەیە تۆ ڕیاکتەرەکانت هەیەوەرە شێوی غازەیانی ئەجا دوایەوە ئەوەی کە پیتاوە مەسەرەن بۆ نمونە لە 120 هەندێکی لە 100 مەسەن سیت دوای جارێکی تر ئەخرێتەوە ناو ڕیاکتەرەکان سنتەرفیوژەکان بەرزەکرێتەوە پیتاندەکەی بەرزەکرێتەوە کاتە تۆ ئەمە شتێک نییە بڵێ وڵانەیە کۆتاییە بەڵکو ئەمە سیلسیلەیەکە بڵێن ئەو نەمان دروست کردو کۆتایی پێ جا باشە ئەمەشی برد ئێوانی ترچیلەکە ینی خۆمەهین نییە چۆنگیری کاویتۆری ئێستا بۆ نمونە چیدا هەڵدەگیرێ بۆ یۆرانیۆمی پیتێنرا یۆرانیۆم عادەتەن شیڵ دەکرێت بە شێوی چیشەیە لە شێوی چییە بۆ نمونە لەناو ڕیاکتەرەکانە بۆ دروستکردنی کارەبا عادەتەن بە شێوی قورسدان لێواتە دیسکە ئەو دیسکانە ئاخرێتە ناو شیشەوە بەڵێن بۆریەوە و بۆریەکان شۆڕەکرێنەوە بۆ ناو دڵی ڕیاکتەرەکە لەگەڵ زیادکردنی شیشەکانە وردە وردە ڕیاکتەرەکە دەستەکا بە ئیشکردن تەمان بۆ کەمکردنەوەی نیوترۆنەکان عادەتەن شیشی کاربۆن بەکارەهێنرێ یا خود موادی تریش بەکارهێنرێ بۆی کە تۆ نیوترۆنەکان کەم بکەیتەوە و ڕیاکتەرەکە ئیش دەکا ئەوە بۆ مەسەرەن باسی کارەباکەین بۆ دروستکردنی کارەبا تەمان لە شتەکانی ترە بۆ نمونە لە بواری پزیشکیە مادەکان ئیتر بە شێوەی شلە بێت کە ئەدرێ بە نەخۆشەکەیان بە شێوەی تیشک بێ ڕاستەو خۆ لە سۆرسێکەوە بدرێ لە بەشێکی دیاریکراوی جەستەی نەخۆشەکە تەمەن ئەمانە هەمووی دوایی ئەم عملیە هینی ئەمێنێت با بڵین پارچە ئەو شتانی کە ئەمێنێت و مسە دەستکێش و شتانێکە بەکارێنێ ئەبێ ئەمانە هەمووی معالەجە بکرێت ئەو شوێنە پاک بکرێتەوە و هەمووی دوایی ئەخرێتە ژێر زەویەوە ئەوەی کە لە ڕیاکتەرەکان ئەمێنێتەوە بێت چەند سەد مەترێک لە ژێر زەویە هەڵ بگیرێ وەک شیڵد بکرێواتە دا بپۆشێ بە قڕقوشم بۆ ئەوەی کە چکەوەی کە ئەژمێنێتەوە هەرەوە نییە تۆ فڕی بێ لەو ناوە بەس وەکو هەڵگرتنی لە چیدا هەڵدەگیری بۆ یۆرانی و پیتێنرا ئەگە تۆ بتەوێ مەسەرەن دەکەن لە شوێنێک دانرابێ وەکو چۆن نەنە هەر بەڵێ هەڵدەگیرێ لە ناو کەپسولێکرێ و شێڵ دەکرێ ئەگەر بۆ غەڕەزی ناڵم هەر غەڕەزەکان جیاوازێت تۆ بۆچی بۆ سەربازی بۆ ئەگەر بۆ سەربازی پیتانۆمی یۆرانیۆمەکە بۆ سەربازی بەکار بێنێ بەڕاستی من لە تیقەنی سەربازیان من شارەزایم نییە بەڵێم چۆن بەکارهێنرێ بەڵام وەکو خۆی یۆرانیۆم بۆەوەی کە پارێز ینی هەڵبگیرێ ئەبێ شیڵد بکرێواتە لە ناو قڕقوشما هەڵەگیرێ چەند واتە بێ لە ناو ئەبێ کەمی کەمیش بێت یعنی ناتوانێت کەمیەکی زۆر گەورە کە شێڵدکردنی ئاسان نابێت ئەبێ کەمیاتی کەم بێ زۆر گەورە نەبێ تەمان
ئەگەر بشگاتە مەسەرەن کریتیکال ئۆڕێدی سپۆنتەینیەس ینی بەخۆی هینە بێت ڕیاکتەکە بۆیە بێ لە شوێنێ بە شێوەیەزێک هەڵبگیرێ یای نەگاتە حەجمێک کە ببێتە ریاکت بۆ ئۆپەراسیۆنی سەربازی قورسە بردننی ئەگەر ئەزای بۆچی لە فیلمە چیە بردنەکەی باشە لەبەرەوەی کە ئەمە لە یەک هەنگاوانیە تۆ بڵێ من ئەم سەریەگرم و ئەو سەریەگرم لە شوێنێکدانراوێت تۆپسی دەستی بدەیت ئەوە نییە بەڵکو تۆ لە ئەوڵەوە کە دەست پێەکە لەناو ڕێئەکتەرەکانایە و لە چەند قۆناغێکی دیاری کراوایە با بڵێن تۆ ئەوەشی کە تەواو بوو کۆتایی پێهاتوو بۆ غەڕزی مەسەرەن کارەبا لە 120 ئەمە ئیسفادی لێ ناکە بیباتیانی مەگەر جارێکی تر تەدویر بکرێتەوە بۆ بەکار بهێنرێتەوە بۆی کە پیتانەکەی بەرزکرێتەوە ئەجیناگە تۆ بتێ پیتانەکە بەرز بۆ لە 190 وەرگری ئەمە چەند هەنگاوێکە واتە چەند قۆناغێکە ئەوە نییە بڵێن لە قۆناغێکە ئێستا لەم قۆناغەیە ئێران گەیشتە ئەوەی کە ئەتۆمەکەی دروستکرد بێت کۆڵێ من یعنی بەپی راپۆرتەکان نەگەیشتووە ئەو لە 160 کە دەستی کەوتووە ئێستا لە حاڵەتێکە ئەگەر شێڵت کرابێ و هەڵگیرا بێت بۆ لە کاتیش جەنگ و ئەو شتانە ئەو ئاسان نییە دۆزینەوەی تو چوزانی ئەو مادەیە لەوێ ینی یاخود لە شوێنێکە هەڵگیراوە عادەتەن ئەو شوێنانی کە ڕێکتەرەکانیشی تایە هەر بۆ خۆیان بازنەوەکەن کە چەند لە ژێر زەویە دانراوە وەکەوەی فۆردۆ بەسەر باش تۆ ئەچی لە کوێی دۆزیتەوە و چۆنی دۆزرێتەوە یعنی تۆزێک هیم نییە ینی باش بەس دەتوانن بردومانی کارتۆنە کە بڵێ مەترسی ئێستاگەر یۆرانیۆمی پیتێنراوە بردومان بکرین طبعا ئەگەر لە نزیک زەویە بێت و لیک بکە بەهۆی بەرکەوتنی بۆمبەکانی ترەوە زۆر مەترسیە بێت تەمان بەس خۆشبەختانە دروست دەوێت مەبەستم ئێستا بەڵە وەکو چۆن لە یابان ڕوویدا کە بە بوومە لەرزەیە کێشێک لە ڕیاکتەرەکان لیکی کرد بەڵێ لێچوونی دروست کرد و یعنی زەرێکی زۆری لە یابان و منتیقان لە هینیش چەرنۆبڵ لە ئوکرانیا باڵێ لە چەرنۆبڵ کە ئەوە مەشهورە کە لێچوون ڕوویە بەڵام ئەوەی کە من لە تەقریرەکانی ئاژانسی وزەی ناوچی بڵێ نێونەتەویە یعنی وەرم گرتووە ئەڵێ لە ناو ئێرانە هیچ دیتێکتێک واتە هیچ لێچوونێکی شعاعی دیتێکت نەکراوە یعنی بڵێن هیچ لێچوونێکی تیشکاوەکی زانن هین نەکراوە تێبینی نەکرا باشە بەس ئەگەر بزان یۆرانیۆمەکە بڵم لە شوێنێک هەڵگیراوە ناتوان بردومانیکەن ئێستا بۆ نمونەیەکێک لەوانە بوو شەهرە لی نەدراوە بۆچکە خۆزانن لە 120 یۆرانیۆمی یعنی با بڵێن یۆرانیۆمێکی لە 5 بۆ 3 تایە بۆ کارەبا وەریە کەواتە ئەگەر هات و لێرە لی بدرێ لێچوون ڕۆیات وەریە ئەگەر لێچوون ڕوودا و کاتە بڵێن چی ڕوودا ئەو منتیقەی لە چوار دەوریەتی هەمووی بوو شار کە نزیکە لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی و سعودی و قەتەر ئەوە جارێ وڵات ئەو خۆی ئەوەی کە نزیکە لێوەی تووشی نەهامەتیەکی نەخوازراوە بێتەوە خۆی ئەزانی چۆنە بە حەزەکەین باسی ئەو بکەین ئەم مەترسی لە چیەوە ڕۆیات ئێمە تیشکەکان ئەکرێن بە دوو جۆرەوە جۆرێکیان ئایۆنایزە جۆرێکیان نەن ئایۆنایزە ئەوانەی کە ئایۆنایزن بە تایبەتی وانەی کە وزەیەکی زۆریان هەیە وەکو ئەو تیشکانەی کە لە مادە تیشکاوەریەکانەوە دەرەچن وزەیەکی زۆریان هەیە لە گاما لە ئەلفا لە بێتا بە تایبەتی گاما کەشیە تەمان ئەم تیشکانە کاتێک کە بەر خانەی مرۆڤەکەوێ خانەی مرۆڤ DNA تایە DNA ینی بەرپرسە و کۆنتترۆڵی خانەکات مرۆڤیش لەلایەن DNA-کانی خۆی و کۆنتترۆل کراوە ئێستا بۆ نمونە ئێمە نینۆکمان زیاکە بەڵام بۆ نمونە برژانگە زیان ناکە بە قەدەری نینۆک یاخود مەسەر قژ زیاکە بەڵام
برۆکانت بەقەدەر قش زیان ناکە بۆ چکە مە هەمووی بەرنامەی دیNAەکان ئەم بەرنامەیان تیا چەسپێنراوە هەر کاتی ئەم بەرنامەیە تێک بچێ بەهۆی تیشکێکەوە باش ئێستا گەربوون ئەوە کە تێک ئەچێ ئەبێ بە خانی شێرپەنجەی چکە ئەو بەرنامەکەی هەڵەوەشی کەواتە توریمانەیە ئێستا بوون ئەو بوو شەهر ئەگەر بۆردمان کرد تیشکدانەوە خەڵک دەکوژی ئەی تەوان ئەو کاتە خەڵک تووشی کانسەرەکات ئەو کاتە ئەو تەپوتۆزە و ئەو بخارەی ئەو غوبارەی کە هەیە و تەپوتۆزەی کە هەیە و بڵاوە بێتەوە مادە ئیشعاعیەکانەکەوێتە سەری و بڵاوە بێتەوە و تیشکەکان زۆر بە ئاسانی ئەگاتە ناو خواردن و خواردنەوە و چێتە ناو جسمی ئینسانە و کاتە خانەکانی ئینسان تووشی ئەوە بێت کە دیNAەکەی کە تۆ بەرنامەی ژیانی ئینسانی لەسرە هەمووی تێکەیە تۆ معڕەزەبی بۆ ینی حتا تۆ تیشکش کە بەکارهێنی بۆ لە خەستەخانەکانە بەکارێنی ئەکسڕی تیشکی ئەکس کە بەکارهێنێ ئەمانش گە بە ڕێژەیەکی زۆر بەکار بهێنرێ ئەبێتە هۆی یان یەکێک لە بەحسەکان باسەکە کە نەگەیەکێک چەنەها بەحس کراوە لەسەری گە بە ڕێژەیەکی گەورە تیشکی ئەکس ئەشیعبەر مرۆڤ بکەوێ ئەبێتە هۆی دروستکردنی خانەی شێرپەنجەی کەواتە ئەمانە کارەساتەکە لەوەیە دروستە بێ کە خواردن و خواردنەوە و ئاو و هەمووی بە کەڵک نایێت بۆ ژیان تەبێ ئەو شوێنە چۆڵ کرێ باش کاتمان کەمەوە بەس سەرەوێسە بەڕێز باست کرد کتاب وێستا بڵۆنە وێزگەی بوو شەهریان بردومان نەکردوە کە کارەبایی لێ بەرهەم دێنرێ وایە بەس فۆردۆ پێشتر و ئێستش بازدەوەکەی نەتەنس بۆچی ئەو دوانە تایبەتی فۆردە و نەتەنس بۆچی بردومان بکرین بەس بۆ نمونە بوو شار بردومان نەکرێ یاخود هەندێک وێزگەی دیکە پەیوەندی فۆردۆ لەبەر ئەوەی کە من ئەو کاتش باسم کرد لە مقابلەیەکمان ساڵی ڕابردووە مەسەلەکە ئەوەیە ئامێرە چەقە دەرکەرەکانی تایە کە پیتاندنەکە دروستەکە یعنی ممکنە ئامانجەکە یۆرانیۆمەکە نەبوو بێ چونکە باز لەوە کرێت کە یۆرانیۆمەکە گوازرا بێتەوە بەڵام ئامێرەکانی چەقە دەرکرد بە هەردوو بۆمبەکان و هەروەها بە هێرشی ئەلکترۆنیش لە سەریان یعنی هەردووکیان بە تایبەتی تێکشکاندنی ئامێری چەقە دەرکەرەکان کە بەرپرسن لە دروستکردنی پیتاندنەکە ئەوەیان مەبەست بووە لە هەردوو ریاکتۆرە لە هەردوو بنکەکەیە بۆیە ئەوەشی کە باس لەوەکە کە هیچ لێچوونێک نەبووە من دوو احتیمالم باس کرد و کاتەژە سارەوە باسێکەمەوە یا ئەوە تا زۆر لە چاڵانی زۆر قوڵە و وێرانکاریەکە بۆتەوەی کە شیڵدی بکە یەکسەر لە ژێرەوە یۆرانیۆمەکە با بڵین داپۆشراوە وەکو چۆن بڵێ شیڵ کرا و تەواو کۆتایی پیاتوە یان ئەوە تا ئەسڵ لەوێیان نەبووە هەر ریاکتەرەکان زەرەری کردووە ئەجینا لەو منتیقەیە ئێستا هیچ ئەوەی کە نەخۆیان ئێرانیەکان نەغێری ئێرانیەکان باز لەوە ناکەن بڵێن نەشاتێکی ئیشعاعی مەسەن زیاد لە ئاستی ئاسایی لە ئێرانە بەدیکرا کاتمانەوە بە کوردی سوپاس دەکەم بەس ئێستا ناتوان هەموو وێزگێکی تۆمی بردومانکەن ئەمریکیەکان و ئیسرائیلەکان تا ئێستا ناتوان لەبەر تیشکدانەوە بێگومان ناتوان بەڵام لە حاڵی فۆردویا چکە زۆر لە خوارەوەیە ئەوکو پێم وتی ئەو دوو احتیمالە هەیە ئەگەر تەوان لە شوێنێکی خۆی پێکا بێت چکە معلومات پێشتە بەنامە ئەتۆم یەکەم لە ناو بردوون ئێستش داوای ئەتۆمەکە دەکات یعنی ئەتوانین بڵێن ئایا ئەو ریاکتەرانە ئەو ئەفۆن ئەو ئامێری سەنتەرفیوژانە بەس لە ئەوێشان نییە لە شوێنی تریشابێ هەبێ یعنی ممکنە ئەو قسێژ ڕاست بێ چونکە ئەسڵەن دروستکردنی بەرنامەی ئەتۆمی ئێرانی یەکێک لە هینەکان ئەڵێ لە 95 کە دەستی پێکردووە 2002 مجتەماعی دەولی باگاتەوە هاتەوە کە شتەکەەوە بۆ بەجددی خەریکە دەست پێ ینی دەستیان پێکرد و ئیشی بجددیتیاکەن یان تۆرە لە 95ەوە تاوەکو 2002 بزانە ئەو ماوەی چی کرابێ ئەو بنکانەی کە معلەنە ئەوانەی کە ئاشکرانی چکە تۆ خۆ کە بەرنامەیەک دروستەکەی هەمووی ناخێتە بەردەستی وەنیە ممکنە لە شوێنی تریشە ئامێری سەنتەرفیوج هەبێ
سوپاسی ئامادەبوون دەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد مادومان کردی سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ